ئەتوانن بۆ ساڵێکی تر بچنە منافسەوە ئەو خوێندکارانە چۆن؟ و ساڵێکی تر چونکە ئەوانەی ساڵەکە شەندێکی ئەوانی تەقدیمیان کرد و ناویان دەرنەچەبوو ئەم ساڵش دەتوانن تەقدیم بکەنەوە بۆ ئەوانەی ئیمساڵ ئەچنە ناو جایتر منافسە چونکە ئەگە ساڵێکی تر دەرەجە بسم بۆ نمە شتێکت پێ بڵم پارەکە ئێمە 67 ئاخر مستەوا بوو بە نسبە زانستیە وەرگیرا بوو ئێوانەی پارێکە 66یان هەبووە نەگیرابوون لە زانستیە بەڵام ئەم ساڵ زانستی دابەزی بۆ 63 کەواتە ئەوانی پارێکە بڕێکیان وەرگیراون لەبەرەوە ئەگەر پارەکە ساڵێکی تر با بڵێن لە کێ بڕکێکەیە ئاسی دەرەجە نزم بوو بۆ شێوەی بەرز نەبوو ئێستا ڕەنگە ئەو کاتە ئەمەلیان هەبێ بتوان بچنە زانکۆکانەوە ڕەنگە بۆ یەکەمین جار باسی بکەم ئێمە ساڵێکی تر لە پرۆژەمانە هەندێک بەشی پەرەلێلی ئینگلیزی لە زانکۆکان بکەینەوە بۆ نمونە ئێمە چەند زانکۆی وەرەگرین چەند بەشێک یا چەند کۆلیجێک لە زانکۆی سلێمانی یا لە زانکۆی هەولێرلا لە زانکۆی دۆک وەرەگرین بەبێهین با بڵێن ئیدارە اقتصاد بێ سیاسە بێ هەر بەشێک بێ کە بزانین توانامانەیە ئەم بەشە بە ئینگلیزی دامێن بەشێکی تایبەت بە ئینگلیزی دانین لە زانکۆ حکوومیەکان نەکە زانکۆ ئەهلیەکان